دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە پرۆژەکانی و لە بەرنامەیدایە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا بۆ ئەم جەژنە لەسەر ئەرکی خێرخوازان سەدان سەر ئاژەڵ بکاتە قوربانی و بەسەر هەژاران و هاوڵاتیانی کەم دەرامەتدا دابەشی بکات. دیارە دەستگای بەخشین وەک نەریتی ساڵانەی هەموو ساڵێک چەند ڕۆژێک بەر لە جەژنی قوربان ڕایەگەنێکەوە ئێمە ئامادەین لە بری خێرخوازان قوربانی ئەنجام دەین. خواز بۆ خۆی پەروەردگار ئەم ساڵیش ڕامانگەاند و بەرهەمێکی باشی هەبوو. ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە و لە کاتژمێر 7 ئێوارە دەستمان کرد بە سەربڕینی ئاژەڵەکان و تا ئێستا بەردەوامە نزیکەی 100 ئاژەڵ دەبێت لە گەورە و بچووک بۆ ئەوەی بتوانین گۆشتێکی تەندروست ببەخشین بە هەژاران و نەداران بۆ هێناوماتە کوشتارگەی نوێی شاری سلێمانی. دەستگای بەخشین بە هەماهەنگی لەگەڵ کوشتارگەی نوێی سلێمانی و لەژێر چاودێری تەندروستیدا لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا زیاتر لە 100 سەر ئاژەڵی گەورە و بچووکی کردە قوربانی. سەرجەم ئاژەڵەکانیش لەلایەن پزیشکی ڤێتەنەریەوە پشکنینیان بۆ دەکرێت و پاشان گۆشتەکەیان بە ساتکەرەوەی تایبەت دەگوازرێتەوە بۆ نووسنگەکانی دەستگای بەخشین و دابەش دەکرێت. ئەوانش بۆ هاوکاری فەقیر و هەژار و ئەمانەیە ساڵانە تێنە لامانەوە بەعیدیان لەوەری چەند سەر حیوانیان هەبێ یا چەند سەر ڕەشەڵاقیان هەبێ ئێمە بۆیان ئەنجام بدەین. لەگەڵەوەیشا دکتۆرێک لە دکتۆرەکان عەزیەتی کێشن ماڵیان ئەوا بێ دەستخۆشییان لێکەنێنەوە فەحسێکی بۆکەن و گۆشتێکی تەندروست و ئەوەی کە ڕەبز بێ ڕەبز دەکرێت ئەویشی کە ساق بێ ساخە بێت لەلای ئێمە سەر ئەبڕێ و ئەشۆرێتەوە و ئەخرێتە بەڕادەوە و بەیانی خوان بەرنامەی بەخشین عنوانیان بۆ شوێنە بێ بە بەڕادی تایبەت ئەینێنەوە بۆیان. بەرپرسانی دەستگای بەخشین دڵنیایی دەدەنە خێرخوازان کە هاوکاری و قوربانیەکانیان دەگاتە دەستی کەسانی هەژار و قوربانیەکانیان هەموو مەرجە شەرعیەکانی تێدا ڕەچاو دەکرێت. هەروەها دەژڵێن لە پلانیاندایە ڕۆژانی داهاتووی جەژن بەردەوام بن لە قوربانیکردن. دیارە ئێمە یەکێک لە سەرکەوتنی ئیشەکانی ئێمە پرۆژەکانی ئێمە لە بەرنامەکانی تریشمان نەک هە لە پرۆژەی قوربانی بەرنامەکانی تریشمانە ئەم ئیشەی کە ئەیکەین ئەم ئیشەیەکەین کە سەرەتا تەسویریەکەین دوای ئەوە چۆنیەتی ئیشکردنەکە دابشکردنەکە هەر دووبارە پەخش دەکەینەوە بۆی خێرخوازەکان بیبینن بۆی بزانن چیان کردووە چۆن خێرشتەکانیان گەیشتوتە شوێنی خۆی لە گەڕێکە هەژانشینەکانیان لەو شوێنانە مەسەن هەندێک خەڵکی تر هەیە ڕۆژانە کاتوتە لای ئێمە نەخۆشەیە هەژارەیە بە تایبەت بەڕاستی بێباوکان کە ناوشتیان لا ئێمە هەیە ئێمە توانین ساڵانە بەسەریان بکەینەوە لە جەژنی قوربانە. دەستگای خێرخوازی بەخشین لە سەرانسەر هەرێمی کوردستاندا نووسینگەی تایبەتی خۆی هەیە جگە لە پرۆژە بەردەوامەکانیشی ساڵانەش لەسەر ئەرکی خێرخوازان پرۆژەی قوربانیکردن دەگرێتە ئەستۆ. لە کوردەواریدا دەگوترێت بەرخی نێر بۆ سەربڕین باشە ئەگەر بۆ قوربانیکردن بێت ئەبێت تامون دەسەتەکەی چۆن بێت. لە ئێستادا دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری سەربڕخانەی سلێمانی ئامادەکاری کردو بۆ بەجێگەیاندنی قوربانی بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت بە ڕەچاوکردنی بنەمە ئاینی و تەندروستیەکان قوربانی بکەن و باسەر هەژاراندا دابەشی بکەن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام کوشتارگەی نوێی سلێمانی.